پێشەکی پاکترین و شۆڕشگێرانەترین سڵاو دنێرم بۆ شەهیدانی کۆمەڵە، بۆ شەهیدانی سەراسەری کوردستان و بۆ شەهیدانی سەراسەری ئێران و هەروەتر بۆ جانبازانی ڕێگای ئازادی، ڕێگای لە بەینبردنی چەوسانەوە. سپاس بۆ ئێوە خەڵکی تێکۆشەری منتەقە، خوشک و برایانی خۆشەویست. سپاس بۆ پێشوازیتان لە ئێمە کە دڵنیام ئەوە پێشوازی لە شەخصێک و دوو شەخص نییە، ئەوە پێشوازی لە شۆرشە، پێشوازی لە مقاومەتە، پێشوازی لە پەرچەمی سووری کۆمەڵەیە. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ پێشوازیتان. دورانی هەستواری نهێنیدا لە شاری تەورێز لەگەڵ دوکتۆر جعفەر ئاشنا بوو. ساڵی 1972 دەورانی حکوومەتی چابوو لە ئێران. ئەو کات دوکتۆر جعفەر یەکێک لە بەڕێوەبەرانی بریتنەوەی خوێندکارانی زانستای تەورێز بوو و تازە لە زیندان ئازاد بوو. ئەلبەتە وەختە لەگەڵەوە زیاترەوەی فرمان دەناسی، بەڵام هیچ کاممان ئاگاداری پەیوەندی تشکیلاتی یەکتر لەگەڵ کۆمەڵە نەبوو. دوازار کاتێک دوکتۆر جعفەرم وەک هاوڕێیەکی هاوسەنگەری ڕێبازی کۆمەڵە لانی بیترەوە ناسی کە ئەو ژیانی نهێنی هەڵبژاتە بوو و لە دەوروبەری تەورێز کرێکاری دەکرد. من پێم پێدرا بوو کە بۆ ڕۆیشتن بۆ ماموریەکێک بۆ لای یەکێتی مسلمانی لە کوردستانی عێراق قسەی لەگەڵ کرد. دوکتۆر جعفەر پێیتر بە تەواوی مانا شۆڕژێڕێکی پیشەوی بوو کە ئامادەیی و شادمانیەوە بەرەوپیرە و ماموریەکەش و بەو پەڕی لێبڕاوی و فداکاریشەوە بە ئەنجامی دا. دوکتۆر جعفەر ڕابەری سیاسی خصوصیەتی بەرزەکەی زۆری هەبوو، بەڵام من دەمەوێ لەسەر یەکێک لە تواناییەکانی لە کاری تەبلیغ و ڕاگەیاندندا کە بۆ ساڵها مەسئولیەتی ئەسڵی ئەو لە کۆمەڵەدا بوو و گەلێک تەئسیری داناوەتە سەر بڵاوبوونەوەی فەرهەنگی ڕادیکاڵ و کەسکەوتنخواز و بیرراوەی سۆسیالیستی لە کوردستان تاکید کرد. دوکتۆر جعفەر لە کاتی تەبلیغی شفاهی و ڕاستەوخۆ تەنانەت لە نووسینەکانیشیدا هەر لە سەرەتاوە پەیوەندیەکی عاتیفی وای لەگەڵ مخاتبینی خۆی بەوجود دەهێنا کە جۆرێک ئینسان ئەگەر نسبەت بە قسەکانی هەستی نامۆیی و مخالەفەتی وایە کە فەزایەکی سەمیمانە کە درستی دەکرد، دڵنیا بوو لەوەی کە دوکتۆر جعفەر بەڕاستی هەوڵ دەدات خزمەتی پێبکات و دەیهەوێت لە گیرگرفت ڕێکیان بکات. کەوابوو ئاهان دەدرا تا بەوردی زۆر بە قسەکانی بکرێت. بۆ دوکتۆر جعفەر کۆمۆنیزم عبارەت نەبوو لە بیر و باوەڕێک کە لە سوارچەوەی کۆمەڵەویستە یا فۆرمولی وشکدا خەفیزکرا بێت. کۆمۆنیزم لە کردەوەی سیاسی ئەودا ڕێگایەک بوو بۆ ژیان، هەر بۆیە هەمیشە هەوڵ دەدا بە نیشاندانی ڕێگاکاری عەمەلی و کارساز بۆ باشترکردنی ژیانی ئەوڕۆ ئیثباتی بکات کە ئینسانی کرێکار لە بەرابەر حکمی سەرمایەداریدا داما و دەسەڵەتان نیست و خەباتی بۆ ڕزگاری یەکجاری لە هەمان کاتدا ژیانی ئەمڕۆسی باشتر دەکات. پێی وابوو تێکۆشەرێکی سۆسیالیست کە دەربەست و مەسئولی هەر لەحظەیەکی ژیانی ئەمڕۆی ئینسانی کات. لەسەر ئەساسی ئەم ڕوانینە بۆ کۆمۆنیزم و بۆ ئینسان بوو کە دوکتۆر جعفەر هەرگیز لەسەر دیاریکردنی سیاسەتی ئوسولی بەرامبەر بە هیچ مەسئلەیەکی ڕۆژ تووشی گیرگرفت و ئاڵۆزی فکری نەبوو. دوکتۆر جعفەر بۆ کاندنی تۆی وشیاری و ئاگاهی سۆسیالیستی کرێکاری و هاندانی هەستی شۆڕژێڕی بەرامبەر بە کەمکاری و بەرامبەر بە ناحەق یەک پارچە ئێنێرژی و لەم ڕێگایەدا نەسکەوت و مادوونەناس و بە مانای واقعی ئەندیشە یادی دەکەن.
داواکەوە بەسەردەمی جۆزانی تیری سنوورێکی مێرد دەزمەدا بەناو هەداران داوی باریشی جاڵۆکەی ترس و بە ترسیدا ڕۆ و کەندیل بەرەو لای ئەو هەوە سوورانەی لەناو دەراڵ و گەوەی شەختە و لە کوونە گورگ و کلۆری پیرەدارە هەناسیان ئەدا لەو شەوگارە چاو نەبینانەدا مرۆڤێکی گەنم ڕەنگی لە پیاوی داستانجی پێشین چاو پشکۆ ملکەڵ تەوێڵ بشنگار لێو بەگوری بزە پستوو بۆن و بەرامای خات لە لەشی ڕووسەڵە هاتوو ملەو هەورازی بە پلە و کووری لە هەنگاوە ئەپێچایەوە بە کۆڵە پشتی نۆردۆنانی ماڵانی قسە و سپا بڵاس و سەکسەوە بە حەکبەی جۆشەبەرەی ئازیزانەوە سەر ئەکەوت و سەر ئەکەوت و سەر ئەکەوت تا لەسەر پێژەی دانە بەرگەڕەوەزەکانی قەندیل ئەگەیشتە لای هەوڵبرسیەکان پریاکەی چلتوتە چاوچێ بڕاوی ئەکردەوە و بۆی هەڵئەڕشتن ئەبوو بە جژنی هەژاران و تفەنگی بێفیشەکدانمان لەسەر یەک قاچە کەوتە هەڵبڕین ئەو سەردەما پورە هەنگی شارەکان بە چرپەی ئەو دی و دیوار دکتۆر جەعفەریان ناو نابوو دکتۆر عەزیز وكوينت بستي منيش
کردوی هەر ماوی تو